2017 پشووەک بدەین بەڵام ئەمە نەکرا چونکە ساڵێکی پڕ بوو لە ڕووداوە سیاسیەکان هەندێکیان مەترسیدار بوون بریاری استراتیجی بۆ ئایندەی کوردستانیش درا بەڵام تەحەدیاتەکانیش زۆر بوون بریار بوو ساڵی 2017 ساڵی یەکلایکەرەوە بێ لە مێژووی نێوان عێراق و باشووری کوردستان هەوڵیش بۆ ئەوە درا گرنگترینیان ئەنجامدانی گشتپرسی بوو بەڵام وەڵامی عێراق تند و تیژ بوو بۆ کوردستان ئێستاش باشووری کوردستان لە بەردەم هەندێک بریاری چارەنووس سازدایە کە چوون لێکەوتەکان یەکلایی دەکەنەوە و وا دەکەن لە بەرژەوەندی کوردستان کوتایی پێبێت پێم وایە مفاوەزات داهاتوو لەگەڵ بەغدا پێویستی بە یەکڕێزی ناوماڵی کوردە من پێم وایە ئەوەی کەمی تەحەدایە و بتوانێت لەم چوارچێوەیە ئەو پارسەنگەی پێشتر کە لە نێوان هەرێم و بەغدا هەبوو بیگەڕێنتەوە وەکو خۆی ئەمەش ئەرکێکی قورسە هاونیشتیمانیان لە باشووری کوردستان چه ئەوانەی لەگەڵ دەسەڵات نین و چه ئەوانەی لەگەڵ دەسەڵاتن یەک خاڵی هاوبەشیان هەیە ئەوی چاکردنەوەی بژێوی خەڵکە وەک باسی دەکەن گەر چاک نەکرێ دەبێ ئێدی زەنگی مەترسی لێ بدرێت سێپرسیار لە هاونیشتیمانیان دەکەین کە چ داواکاریان هەیە لە 2018 یەکەم چ داواکاریان لە حکومەت هەیە وەڵام داوام ئەوە هەیە لە حکومەت یعنی معاش شتی ئەو میلەتەی چاکاتەوە ژیانە خەڵکی گەلێک نەخۆش بی ئێوە دارن ینی حکومەتن چارەکردی میلەتەی بکەتن ینی عالەم گەلەکەمان دەبی دووەم چ داواکاریان لە حزبەکان هەیە هیوادارم بەستە پێک بێن و دەستی یەکدی بگرن و خۆشیەکی بەناو خەرکدا بڵاوکەنەوە ناڕۆ ڕۆژەیە گرتنێ ینی ئەوێ دەستمە چوی چی تازە بە سیڤەدارن بە حزبە ینی یەکدوو بگرن سێم چی هیوایەکیان هەیە لە 2018 وڵی تەمەنا تەنها ئەوەیە لە بۆ میلەتی کورد لە بۆ خۆمیش تەمەنایەکم نییە مە 2017 تەمەنات کە گەلە خۆشی بە زواتە دەر نەکەم دیگەدارن 2018 مە تۆڵە بێتەڤەکردنەوە هیوا دەخوازرێ ساڵی 2018 ساڵێکی خێر و بێربی بۆ ئەم هەرێمە و خەڵکیش تێدا پێ بکەنێت داواش دەکرێت دۆخی سیاسی لە هەرمی کوردستان جێگیر ببێت بە شێوەیەک خەڵ بتوانێت کوتای ساڵ پشووەک بدات هیوادار ئەحمەد ڕوودا و هەولێر